مقتەدا سەدر کە لە ئەنگرانی لە ناو پەرلەماندا پەناگیریان بەردەوامە ڕایگەیاند هەلێکی گونجاو ڕەخساوە بۆ گۆڕانکاری ڕیشەی لە سیستمی سیاسیدا لە کاتێکدا چوارچێوەی هەماهەنگی ئەو لێدوانەی بە هەوڵی کودەتایی ناوبردوو داوای خۆپیشاندانی کرد بۆ بەرگری لە دەوڵەت و پاراستنی دەستور. وەزارەتی بەرگریش جەختی کردەوەلەوەی هێزە بە یەک مەودا لە پێکاتەکانی وڵاتەوە دەوەستن و دەستوەر نادەنە کاروباری سیاسی. تەوژمی سەدری لە تویتێکدا ئاشکرای کرد کە ژمارەیەک لە تیرە و هۆزەکان بەشداری خۆیان لە پەناگیری ڕاگەیاندووە. ئەوەش بۆ بەرگری لە هەڵوێستەکەی ڕێبەری ڕەوتی سەدر کە قۆناغەکە بە هەلێکی گەورە لە قەڵەم دەدات بۆ گۆڕانکاری ڕیشەی لە سیستمی سیاسی و دەستور و هەڵبژاردنەکاندا. هەر لەو بارەوە چوارچەوەی هەماهەنگیش ئەو وتانەی سەدری وەکو هەوڵێکی کودەتایی ناوبرد کە دەوڵەت و دەستور دەخاتە مەترسیەوە. بۆیە لەو پێناوەدا خۆپیشاندان ساز دەکات و ئەو هەوڵەشی بەرگریە لە دەوڵەت و شەرعیەت و دامەزراوەکانی نەک دژی کەسێک یا دەستەیەک. چاودێران کۆکن لەسەر ئەو بۆچوونەی کە سەدر لە ئەنگرانێکی بەهێزی هەیە. لەم کاتەشدا خۆپیشاندەرانی ناڕازی تشرینیش لەگەڵی هاودەنگن. چوارچێوەی هەماهەنگیش خاوەنی میلیشیای بەهێزە، بۆیە ئەگەر دیالۆگ لە نێوانیاندا ئەنجام نەدرێت داهاتووی عێراق وەکو وڵات و سیستمی سیاسی لە مەترسیدایە. وەکو لایەنی تیۆری کۆی هێزە چەکدارەکان بە حەشدی شەعبیشەوە لە ژێر فەرمانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکاندان کە سەرۆکوەزیران مستەفا کازمیە. حەشدی شەعبی شەرعەتی لەو یاسای پەرلەمانەوە وەرگرتووە کە بەشێکە لە هێزە چەکدارەکان، بەڵام لە ڕابردوودا ئاراستەکانی لە تەوژم و پارتە سیاسی ئایدۆلۆژیەکانەوە وەرگرتووە. توندبوونەوەی ململانەکان ئەو هێزە میلیشیا دەخاتە ژێرگوشارەوە و ناتوانێت بێلایەن بمێنێتەوە. بۆیە هاتنە شەقامی لە ئەنگرانی چوارچێوەی هەمانگی ئەو دەستە میلیشیا دەباتەوە سەر ڕشتەی پێکاتە ئایدۆلۆژیەکانی و دیسپلینی سەربازی و کۆنتڕۆڵیان لەدەست دەدەن. هەر لەم بارەوە باقر جەبر زوبەیدی لە ئەکاونتی خۆی لە فەیسبوک هۆکاری ئەم قەیرانی بۆ دەرهاویشتەی پشک پشکێنەی دوای 2003 گێڕاوەتەوە کە وای کرد پێگەی دەوڵەت بێهێز ببێت و وڵاتان لەگەڵ پێکاتەکاندا مامەڵە بکەن. بەڵام ئەو دەستکەوتە دیموکراسیانەی وڵات کە زۆریان ماوە گەشە بکەن کە پارتەکان بکەنە پارتی خاوەن پرۆژە و جەماوەرش بگاتە ئاستی جیاکردنەوەی بەرنامە لە درۆ و دەلەسەی حیزبەتی، بەڵام بانگەشە بۆ دیکتاتۆریەت لەم ڕۆدا نابێتە چارەسەر. دیکتاتۆرەکانیش جگە لە وێرانی دەستکەوتێکی دیکەیان نەبووە، چ کەسی بوو بێت یان حیزبی.